خواردنە سوورە چییە؟ سوێرە؟ زۆری سوورە. نزانیوە. خوێەکە لە دەستم دەرچووە. خێرە دەست دەرچوو؟ خۆ خواردنە؟ خواردەوە؟ بەزە جارە سوێر بووە. بەسە جارە سوێر بوو، جارەك سوورە، جارەك چەورە. بە کەیفی خۆت نییە؟ کو زەوە قلێبی بۆ نەعای دروستی دەکەی. ناوەڵە هەبچم لە دەرێ نانێکی قوزە قورتکە زۆر پیاوانترا. وەردانیشە شتێکی کرد بۆ ئامادە دەکەم. هیچ ناخۆم. لە هیچ نەخورێ؟ هیچ تو ناخورێ. یعنی تەنها ئەو جارە خواردنەکەم خراپ بۆ ئاوا دەکەی. خواردنەکەی تو؟ ئەتو ئەو خواردنەت پێ دەخورێ؟ بەڵێ یەکی سوێرە. بە کەیفی خۆت؟ چەوری، بێ چەوری، خێ، بێ خێ، بە کەیفی خۆت نییە؟ هەبچم نانەکەی لە دەرێ بخۆم زۆر پیاوانترا. خۆم ڕۆیشتم. لەسەر یەک هەڵەی من بخۆی لە بەیانی و هەتا ئێوارە هەڵە دەکا. ئەگەر لاجان بمە تۆڵێ لێ دەکەمەوە. الو سلام جان بە قوربان جان زۆر باشە کەنجین ئێوارێ سبێ ئێوارێ زۆر باشە زۆر باشە باشە برای من باشە خوا حافیز خوا لەگەڵ خوا حافیز لاجان جان چۆنی لاجان چێلە جواب نادەیەوە سیرکە دڵی چەند ڕقا پێی غەدرەیەک داوای لێبوردن بکە. لاجان هەرتووڕێی هەتوەرتووڕێی دەزانم ئەوڕۆ غەڵەت بوو نەدەبایە ماڵێ بەجێ بێڵم بەس بەخوای کۆنتڕۆڵم خۆم لە دەستدا. تۆ فێری شتە بچووکەکان گەورە بکەی. لاجان زۆر لە سەقسەی مەڕۆ ئا بە بیری شماتەوە سبەی ئێوارە لە ماڵی سەلامی برام داوەتی ئێستا کاتێتی منیش سەر و دڵی بگرم. چێرە جواب نادەیەوە ئەمن نایم لەبەر چ نایەی نایم تۆ غەزبەن لەسەرتە دەبی بێ نایم لەبیرتە لە ماڵە خوشکم داوت بووین تۆش نەهاتی. لاجان بە خۆت دەزانی ئەمن کەیفم بە مێردی خوشکت نایە دادەنیشی قسەی گەورە و بەس بەکی خۆشی دەکا کەواتە منیش نایم دی و تەواو نایم وتم. لاجان احترامی خۆت بگرە ئەو پڕبەتی داک و بابتە لە پەروەردی دایک و باوکی خۆ زۆر جوانە. پێت دەڵم بێدەک بە بالێت